بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز، خۆشحاڵین لە بەرنامەی کینوی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک شوان هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون کە دەخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. زۆر سپاس زانیار، بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز لە هەر پێیەک هەن لێرە و لەوێ لە دەرەوە سڵاوتان لێبێ، ئاسوودە و کامەران بن بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتان ئابینوێ دەکەین. ڕگەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیزان بێت، هیوادارین تا کۆتایی پرۆگرامیش لەگەڵمان بمێننەوە. بەڵازان لەو بابەتانی کە ئەمڕۆ بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردو لە چەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە تایبەتمەندیەکانی کەسی سەرکەوتوو دەکەین. زانین ئەو تایبەتمەندی و خاڵ و پێوەرانە چین کە کەسی سەرکەوتووی پێدەناسرێتەوە، وەروەها چۆن وا بکەین کە چاولێگەری یاخود چاو لەو کەسانە بکەین کە سەرکەوتون و لە قۆناغەکانی ژیانیاندا سەرکەوتون، وەروەها ڕۆڵی خێزان تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسێکی سەرکەوتوو دروست بێت لە نێو کۆمەڵگادا. لە بابەتێکی تریشکەوە ئەم ماوەیە بۆتە بابەتێکی گرنگ، ئەویش پێشنیازی زیادکردنی ڕێزمانی هەورامیە لە پرۆسەی خوێندنە. لەسەر ئەو بابەتەش لەگەڵ کەسێکی شارەزا گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی بزانین لایەنە باش و خراپەکانی و هەروەها ڕوونکردنەوەی زیاتر دەربارەی ئەم جۆرە لە پێشنیار و هەروەها گۆڕانکاری زانستی گفتوگۆ دەکەین. بەڵازان دەستپێک دەچین لای کەش و هەوا، بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین، بینەری دەبین. بەڵێ ئازان لە وەرزی هاوین وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد، کۆمەڵێک بەروبووم و میوە هەیە کەوا لەم وەرزەیە پێدەگا چرخی سروشتیش وا دەگەڕێ، ئەو بابەتانەی کەوا بۆ هەر وەرزێک گونجا و باشترن لەوێ سەوز دەبن. لە وەرزی هاوینیش کۆمەڵێک میوەی هاوینە هەیە بەتابەت لە هەرێمی کوردستان، زۆر گرنگە ئێمە زانیاریمان لەسەریان هەبێ بزانین ئەمانە چ سوودێکیان هەیە و هەروەها چەند باشن بۆ لایانی تەندروستی مرۆڤ. یەکێک لەو بەروبووانەش یان لەو میوە جوانانەی هەرێمی کوردستان کە لە بەشێوێکی گشتی لە سەرزەوی کوردستان سەوز دەبێ قەیسیە. با بزانین خواردنی قەیسی چه سوود و قازانجێکی دەبێت بۆ جەستەی مرۆڤ. بەڵازان دووبارە سڵاوتان لەبێت، وەک لە سەرەتای ئاماژەمان پێکرد لە تەوریەکی بەرنامەکەماندا باز لەو خاڵ و پێوە و تایبەتمەندیان دەکەین کە لە کەسی سەرکەوتوودا هەیە، بزانین ئەو خاڵ و پێوەرانە چین و هەروەها تا چەند متمانە بەخۆبوون و گەشتبین بوون لە ناخی تاکدا هەنگاو دەنێت بەرەو سەرکەوتنی ئەو کەسەوەرەوەها کۆمەلگا و خێزان تا چەند کاریگەریان هەیە لەوەی کە کەسێکی سەرکەوتوو دروست بکەن، وایە لە کۆمەلگای کوردیدا
لە ئێستادا چی بکرێت بۆی کە سەرکەوتوانە قۆناغ بە قۆناغ و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەڕووین لە کایەکانی ژیاندا گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا وەرزێر بابەکر ڕایەنانی پەرەپێدانی خودت مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. خێر بن مامۆستا. سپاسانەکەم بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی نوێ و بە هیوای ئەوەی کە بەیانێکی جیاواز بێت لە بەیانەکانی تر و دەستپێکی ڕۆژێکی نوێ بێت. زۆر سپاس. مامۆستا ئەگەر لەوە دەست پێ بکەین سەرکەوتن واتای چی دەگەینی دەگەر پێناسیەکی بکەین؟ وەڵام سەرکەوتن بەقەدەر ئەو واتانەی لەسەر سەرکەوتن کراوە پێناسی سەرکەوتن خۆی پێناسەیەکی فراڕەهەنگە و کۆمەڵێکی زۆر پێناسە هەیە لە سەری بەڵام هەر کەسێک سەرکەوتن لای خوێندکارێک واتە تاواکردنی خوێندنەکەی سەرکەوتن لە لای پزیشکێک واتە باشترین خزمەتگوزاری پێشکە سەرکەوتن لای وەستایەک واتە ئیشەکەی بە چاکی بکە سەرکەوتن لای ئەندازیارێک واتە پرۆژەیەکی باشتر و چاکتر بکە هەر کەسێک لە بواری خۆیان واتایەک بە سەرکەوتن ئەدا بەڵام ئەوەی کە لە سەرکەوتن گرنگترە واتە ئێمە بۆچی سەرکەوتن بەرزبێنین هەموو جارێک من لە زنجیرە ئەو ڤیددیوانی کە دوکتۆر محمەدی مەعەزەمی ئاماژەی پێدات هەمیشە پێویستە بۆچیەک وەڵام بینەوە بۆچی سەرکەوتن بەرزبێنین ئایا هەر بۆ ئەوەی کە خەڵکمان بڵێ ئایا ئێمە کەسێکی سەرکەوتوین ئایا بۆی کە تەنها کات پڕکەینەوە ئایا تەنها بۆی کە ئێمە فەراغی پڕکەینەوە ئەگەر ئێمە زانیمان بۆچی سەرکەوتن بەدەستین ئەگەر ئێمە زانیمان بۆچی ئەژین بۆچی هاتوونێتە ئەم دنیاوە و پەیام و پێگە و خەون و خولای ئێمە چییە بۆ داهاتوو ئەو کاتە هەر کەسێک لە ئاسی خۆیەوە پێناهی سەرکەوتنی شەکات. زۆر باشە مامۆستا خاڵ و تایبەتمەندیەکان لە کەسی سەرکەوتوودا چین ئەگەر پۆلێنی بکەین دەبێت لە کوێوە دەست پێ بکاتوە ئەو تایبەتمەندانە چین کە کەسێکی سەرکەوتوی پێ دەناسین کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کۆمەڵی خاڵەیە لە هەر کەسێکە بۆ ئەوەی کە ببێ بە کەسێکی سەرکەوتوو لە بواری خۆیە یەکێک لەو شتانەی کە بەشێکی زۆری زانەکانی بواری پەرپێدانی توانە مرۆیەکان ئاماژەی پێداوە ئەوەیە کە مرۆڤ خاوەنی خەون بێت و خاوەنی ئامانجێکی ڕوون بێت خاوەنی ئەوە بێت کە دەگا بە خەونەکانی خۆی باوەڕی بەوە هەبێت کە ئەو شتەی دەیەوێت شتێکی قورس و گران نییە. زۆر جار ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە کاتێک باسی خەونەیەکەی باسی ئامانجەیەکەی باسی شتەیەکەی ئەتەوێت من دەمەوێت مەسەلەن بۆ نمونە خەونێکم بەدەست بێنم دەمەوێت شادەیەک بەدەست بێنم دەمەوێت مەسەلەن سیارەیە بگۆڕم دەمەوێت شتێک بەدەست بێنم زۆر جار کەسە نزیەکانی چوایدە یەکە سار دەکەنەوە ینی زۆر جار تەقبول ئەوە ناکەن تۆ خەونێک ببینی بۆ یەکەم شت کۆمەڵێک تایبەتمەندیە من ئەمڕۆ ئاماژەی پێدەم لە ئەو تایبەتمەندیانی کە لە کەی سەرکەوتووە یەکەم شت دەبێت خەونت هەبێت جای ترم خەونە لەوانەیە لای تۆ خەونێکی زۆر گەورە بێت لای کەسێکی تر خەونێکی بچووک بێت دووەم شت ئامانجت هەبێت و سێم شت پلانێکی نووسراوی زۆر باش دەبێت و لە هەمی گرنگتر بۆ سەرکەوتن بوونی پاڵنەرە بوونی پاڵنەر و وزەیەکی زۆر باش بۆ سەرکەوتن لە هەر کەسێکە کاتێک دەیەوێت سەرکەوتن بەدەست بێنێ پاڵنەرەکانی ناو ناخی خۆی ئەوەندە بەهێز بێ کە بربەست و ئاستەنگ و ناڕەحەتی دێتە بەردەستی لە هەر کارێکە نەیوەستێنێ چونکە هیچ شتێک بێ بربەست نییە هیچ شتێک بێ ئاسەنگ نییە هیچ شتێک بێ ئەوە نییە کاتێک کۆمەڵێک بربەست و ئاسەنگ دێتە بەردەمت پاڵنەرەکانی ناخت ئەوەندە بەهێزتر بن ئەوەندە بەتواناتر بن هیچ بربەستێک تۆ نەوەسێنێ کاتێک تۆ خەونتە بوو پلانتە بوو ئامانجتە بوو پاڵنەرێکی بەهێزە بوو خۆ بە تەدریجی بێتە کەسێکی سەرکەوتوو بەڵام بەداخەوە لەوەی ئێمە دەبینی زۆر جار کەسانێکن بیانویان هەیە کەسانێکن جۆرێک لە جۆرەکان سەرزەنشت ئەکەن لۆمە ئەکەن لۆمەی خۆی ئەکا لۆمەی چواردەور ئەکا لۆمەی خێزانەکە لۆمەی کۆمەلگا ئەکا لۆمەی حکومەتەکە لۆمەی هەموو کەسێکە بەجارە لۆمەی خۆی ناکە بڵێ بۆچی من لەم بارودۆخان بۆچی من نمتوانیوە ژیانێکی باشتر و چاکترم هەبێ ئەگەر بەرپرسیارەتیەکان و لۆمەکانن خستە ئەستۆی خۆت دڵنیا بە لەوەی کەسێکی سەرکەوتووە بی و کەسێکی جیاوازبی لە ئەو کەسانی کە لە چواردەورت هەن یەک نمونە ئەڵێ گەنجێک هەموو بەیانێک هەموو ڕۆژێک ماوەیەکی زۆر باوەک ئەو گەنجەمان لێ نەیە هەموو بەیانێک هەموو ڕۆژ چەند جارێک لە ڕۆژەکە داوای خواردنی خێرای لە خواردنەکەی دراوسیانە کە بەڵام پاش ماوەیەک هەستی کرد زۆر قەڵەو بووە دەستی کرد بەس کاڵا تۆمارکردن لەسەر خواردنەکە و دیکاک ئەمان منیان قەڵەو کردووە بێئاگایە لەوەی کێ پارەکەی دەرهێنا لە گیرفانی بچێ خواردنەکە بکڕێ کێ وتی بچۆ خواردنەکە بێگومان خۆی ئەگەر تۆ بتەوێت کەسێکی سەرکەوتوو بی لە یەکەم نقاتە ئەبێت بەرپرسی حیاتی لە 100% ژیانی خۆت بی و بەرپرسیارەتی هەڵبگری کاتێک هەڵەیەکت کرد بەرپرسیارەتی هەڵەکەت وەربگرە کاتێک ئامانجێکت بەدەست نێنا بزانە ئەو هەڵەیە چی بووە کە نەیتوانیوە ڕێگەی لە تۆ گرتووە بۆ بەرزگەشتنی ئامانجەکانی خۆت ئەگەر بەرپرسیارەتی ژیانی خۆمان گرتە ئەستۆ دڵنیا بەدەوەی کە بەتەدریجی کەسێکی سەرکەوتووە کەواتە مامۆستا زۆرجار دەبیستین چانس یاخود دەرفەت یاخود ڕێککەوتێکی باش تا چەند پاڵنەرە یاخود هۆکارە بۆ سەرکەوتنی خۆت دەبینین کەسانێک هەن بە شێوازێکی گشتی لە ژیانە دەرفەتی زۆر باش دێتە ڕێیان
دەشی قۆزنەوە و توانی سفادی لێ بکەن هەشا زۆر هەڵ و ماندووبوونیش دەدا دەڵێ من دەرفەتم نایەتە دەست چانسم نییە ڕێک بۆم ڕێک ناکەوە ئیشەکانم باش ناڕۆن ئەمانە تا چەند دکتۆر حوزەیفە ئەومەقی وەڵامی و پرسیاری تۆداتەوە زۆر بە جوانیە لە کاتێک کەسێک زیاتر لە زمانێک کەزانێ چانسی زیاتر لەوەی کەسێک زمانێک نازانێ لە کاتی وەرگرتنی ئیشەکە کاتێک کەسێک لێ هاتوویەکی چارەسەرکردنی کێشەی هەیە کاتێک کەسێک توانا و قەناعەت و لێ هاتوویەکی باشتری هەیە کاتێک کەسێک توانای ئەوەی هەیە بەسەر بربەستەکانە زاڵ بێ کاتێک کەسێک توانای خۆڕاگری هەیە توانای کۆڵنەدانی هەیە توانای پشو درێژی هەیە بە تەدریجی ئەم کەسە چانسی زۆرترە لەوەی کە کەسێک ئەم شتانی نییە جایتر ئەمە ئێستا مەسەن بۆ نەبەت لە دوای تەواوکردنی بەشێکی مەسەن قۆناغی خوێندنی زانکۆیە پەیمانگایە من هەموو جارێکەڵێم مەسەن بۆ نمونە فەرمی تۆ لە ڕووی زمانەوە چەندێک پێرفێکتی لە ڕووی شارەزایی بابەتەکانی کۆمپیوتەرەوە چەندێک پێرفێکتی لە ڕووی متمانە بەخۆبوون و چەندێک متمانەت بەخۆت هەیە لە ڕووی چارەسەرکردنی کێشەوە چەندێک توانای چارەسەرکردنی کێشت هەیە لە ڕووی ئیدارەدانی تیمەوە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ تیمە چەندێک توانای ئەوەت هەیە تۆ لەگەڵ تیمێکی دووسێ کەسیە لە شعبەیەکە لە هۆڵێکە بتوانانی ئیداری بکەیت زۆر کەسەی مەسەرەن جێقڵدان و چەپچکۆیە دوو کەسێکە قسەیە بکەین تر بخۆی ئەم جەوی ئەگیرە و جۆرەکان بێتاقەتە بێ نا ئەگەر تۆ تواناتە بوو لێ هاتوویتە بوو پەرت بە توانەکانی خۆتدا پەرت بەوەدا کە تۆ کەسێکی جیاوازتربی بێگومان چانسیش لەگەڵتایە بەڵام تۆ ئەو شتانی کە باسم کردنە دەبێت چانسیش باوەڕ ناکەم لەگەڵتاوێت چانسەکە لەگەڵ ئەو کەسانایەکە خۆیان هەوڵەدەن وە سەرکەوتن بۆ لای ئەو کەسانە دێک کە خۆیان بۆیەچن کێ خۆشبەختە بێ ئەو کەسی بدای خۆشبەختی ئاڕوە کێ ساماندارە بێ ئەو کەسی بدای سامانە ئاڕوە کێ چانسی زۆرە بێ ئەو کەسی بدای چانس ئاڕوە بەڵام تو ئەگە بە دویان نەڕی بێگومان سەرکەوتنیش نایە بۆ لای تۆ بدەن دەرەکە بڵێن بەخوا چەنەکەەوە دو تاگەڕین فەرموەرە دەرەم نا تۆ ئەگەر بە باوەڕک و بە بیرکردنەوەیەکی جیاوازترەوە لە حەیات لە ژیان ڕوانی بێگومان دەرەنجامەکانی ژیانیشت جیاوازترە بێ زۆر باش مامۆستا وەرزێر لە ناخی تاکدا تا چەند متمانە بەخۆبوون گرنگە بووی کە قۆناغی سەرکەوتن بەدەستبێنی بۆ نمونە کارێکە لەوانەیە ئەستەم بێت بەڵام لە ناخی خۆتەوا دروستی بکەی کە بڵێ من نەتوانم ئەو کار ئەنجام بدەم و تیایدا سەرکەوتوو دەبم متمانی وات بەخۆ دەبێت ئەمە پێ دوایە دەبێتەوەی کە سەرکەوتن بەدەستبێنی من هەموو جارێکەڵێم پێویستە مرۆڤ واقعی بێ ئەوە پێویستە مرۆڤ لە خەیاڵا نەژی بە تایبەتی ئێستا بەشێک لەوەی کە هەیە بەداخەوە بواری پەروەدانی توانە مرۆیەکان تۆڵێ متمانەت بەخۆتە بێت توانەکانت وایە ئەمە متمانە بەخۆبوون بەشێکی پرۆسەکەیە بەشێکی سەرکەوتنەکەیە بەشێکی ئەو قۆناغەیە تۆ ئەگەیانێ بە سەرکەوتن بەڵام لە متمانە بەخۆبوون ئەو ئیرادە و خەون و ئامانجەیە کە خۆت ئەتەوێت بنیادی بنی متمانە بەخۆبوون پایەیەکی زۆر گرنگە و پایەیەکە لە پایە زۆر گرنگ و سەرەکیەکانی سەرکەوتن بەڵام لە متمانە بەخۆبوون ئەوە ئینسان واقعی بێ کاتێک پەرداخێک ئاوا بینێ نیوەی بەتاڵە نەڵێ ئەمە پەرداخە مەسەلەن بۆ نمونە بێ بە واقعی ببینە بڵێ نیوەی بەتاڵەوە نیوەشی پڕە نیوە پڕەکە سوپاسگوزارین لەسەری وە کار بۆ ئەوەکەین ئەو نیوەی ترشی پڕکەین تووشی کێشەیەکە بین تووشی مشکلەیەکە بین دنیامان لێ نەبێتە چەرمەچۆلەکە باوەڕمان وا بێ کە ئەم بارودۆخە تۆ لەسەر هەر کەسێکە ئەمە خێریتیایە وەکو مسلمانی ئەمە باوەڕمان وەکو مسلمان خێریتیایە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چاکە بێت و هیچ بارودۆخێکی ناخۆشی و ناڕەحەتی و بێتاقەری تا سەر نامێنێتەوە هەم کام بارودۆخەی ناخۆشە کام بارودۆخەی ناڕەحەتە تێپەڕێ خی گەورە لە قورئانە فەرمێ لە پاش ناخۆشی خۆشی دێ ئەڵێم بە گومانی عەبدەکەمەکەم بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار دیندارەکەمان و دینداریە نە ژیندارەکەمان وەکو ژیانێکی ژیانسازیە خدای گەورە فەرمێ من بە گومانی عەبدەکەمەکەم یعنی وەڵی بە زمانێکی زۆر بازاری پێت بنێڵێ فەرموو قەڵەمێ خەمە بەردەستی جەنابەت خۆت بڕیار بە خۆت بەڵام باوەڕ و بیرکردنەوەکەت لە مێشکە سابت کەی نەک ئەوەی بەدەم بڵێ وانە باوەڕ و بیرکردنەوەکە لە مێشکە سابت کە ئەو وەسیلانە بگرە بەر لە کاتێک ئەتگەیەنێ بە شتێک دڵنیا بڵێ خی گەورە شاوکاریتەکە بەڵام تۆ دانیشتوی لە ماڵەوە خوێندکارێکی پەیمانگایەکە لە شوێنێکە ئەمە بەهێرش نەبێ بۆ ڕوون لە دەمی خوێندکاران بمان نا مانای ئەوە نیە مانای ئەوەیە فەرموو تۆ چاوەڕوانی ئەوە بکە لە هەموو حاڵەتەکانە دامەزراندن نییە دی فەرموو تۆ خۆت چیت کردووە فەرموو خۆت خەنگاوێک بنێ فەرموو خۆت بەدیلی ئەی و بیسی دابنێ ژم ئەی نییە ژمارەی پیتەکانی زمانی ئینگلیزی 26 پیتە کاکە حرفی تر ماوە ڕێگەی تر ماوە شێوازی تر ماوە من بە نمونەیەکی زۆر سادە ببینم ێستا مەسەلەن بۆ نمونە
کۆمەڵێک برادر تەکنیکی باسی شێوازی ژیانکردن و باسی شێوازی سەرکەوتنەکەم بەشی کوردیان تەواو کردبوو سەیران کرد چۆن بتوانن ئەم کوردەی کە هەیە بداخۆ بەشم کارنگاکە کوردی وایە و کوردی کاکە بۆ ینی بتوانێت چیان کردو کۆمەڵێک کەسن ستافێکیان دروست کردووە لە ڕووی زمانەوانی لە ڕووی زمانەوانیەوە لەگەڵ ناوەندەکانی کتێبە ڕێکەوتون کاتی هەر کتێبێک بڵاوە بێتەوە کاک ئێوە مەسەن کتێبێکڵێ بەس تایپینەکان لە ڕووی زمانەوانیەوە جۆرێک لە جۆرەکان پەیوەهینی بۆ ئەەکەن هەم ئیسفادەیەکی مادی ئەەکەن هەم لە ڕووی ئیش و پیشەی خۆشیانەوە بەرەو پێشەوە هەم لە ڕووی خوێندنەوەکەشەوە هەم لە ڕووی ڕێزمان و زمانەوانی کوردیەوە زمانەوانی کوردیە چێتە قۆنایەکی زۆر باشتر و چاکتر و پێشووتر بەس بەچی بەس بە فکرە بەس بەوەی کە من ئێستا زانم گەنجێک دانیشتووە لە کاکوەژێت تۆ دانیشتووی نەبەخوا منژدەم کۆمەڵگەیان بەڵام من باوەرم وایە بێتاقەتی خەفەتباری ناڕەحەتی هیچ شتێک و هیچ سوودێک بە هیچ کەسێک ناگەیەنێ یعنی حی ئەلەنسەلا ئەبێت بیل لەوە بکەینەوە ڕێگەیەکی نوێ شێوازێکی نوێ بدۆزینەوە بۆی سەرکەوتوو بین بۆی بگەین بۆ شتێک ئامانێت مامۆساوەرزە دەمەوێت شتێکی تر برسم باسی وەڵامدانەوەی وشەی بۆچیت کرد بۆچی سەرکەوین بۆچی سەرکەین بەڕای بڕێزت کەسی سەرکەوتوو تاکی سەرکەوتوو خودی سەرکەوتوو ئەوەیە کە ئاسوودە بێ یا ئەوەیە کە زۆرترین ڕوانامۆ و سەروەت و سامان و ماڵمڵک و ناوبانگی هەبێ سەرکەوتنی ڕاستەقینە بۆ خودی مرۆڤەکە ئەوەیە خۆی بگەێنێتە پلەی ئاسوودەیی یاخود خۆی بگەێنێتە پلەی دەسەڵات و حتا دیکتاتۆریش باوەڕم پێ بکە ئەوەی کە منە و پرسیارە وەڵامەکەی زۆر قورسەوە کۆمەڵێکی زۆر زانایانی بواری پەروەدانی توانە مرۆڤەکان قسەیەسەکە بەس لە ڕوانگەی منەوە لە ڕوانگەی خوێندنەوەم بۆ کتێبانەی کە هەیەە سەرکەوتنی ڕاستەقینە لە ژیانە ئاسوودەبوونی دەروونە جایتر ئاسوودەبوونی دەروون لەوانەیە کەسێک کە ئیشێکی زۆر سادە ئەکات لەوانەیە زۆر ئاسوودە دەربێت لەوەی کە لە کەسێکی ئاسکی بەرزایە و من هەموو شارەکان مەسەن کۆکردنەوەی پارە کەس خۆشبەخت ناکە و کەسیش گەمژە ناکە پارە ئەو کەسی کە حرمەتمەیە یعنی خۆی کەسێکی ڕەزیل و کەسێکی گەمژە بێت خۆی گەمژەترێکە پارە گەمژەترێکە کەسێک خۆی بەخشندە بێت کەسێک خۆی سەغیتە بێت بێ پارە سەغیتە بەعترێکە بۆیە لە کۆتاییە کەوتۆرە سەر باوەڕەکانی ئێمە بیرکردنەوەکانی ئێمە بۆ ژیان بۆ حیات بۆ داهاتوو بۆ خێزان بۆ هاوسەر بۆ مناڵ بۆ جۆرێک لە جۆرەکان بۆ ئەو شتانی کە لە چواردۆرمان ئەگەر تۆ باوەڕت وابێ ئەو بارودۆخی تووشت ئەبێ بۆچیەکەی بە جۆرە لە جۆرەکان باوەڕت وایە ئەڵێ من سەرکەوتن و ومێد لە دارتاشخانەیەکەوە فێر بووم کارتێک دارتاشخانەکەی سوتا دەستی کرد بە فرۆشتنی خەڵوس تەواو ئەی ئێمە دانیشین دەسەکەین بە بۆڵە بۆیە ئەم بیرکردنەوەیە لە هەر تاکێکە هەبێ دڵنیا بە لەوەی کە ژیانێکی جیاوازیە بێ و من ژیانی بەشێکی زۆری کەسە سەرکەوتەکانم خوێندۆتەوە باوەڕم پێ بکە کەسێکی سەرکەوتوو نییە لە حیاتە بۆڵەبۆڵی کردبێ کەسێکی سەرکەوتوو نادۆزمەوە و نییە دەستی کردبێ بە ئەوەی کە بەرپرسیارەتیەکە و مەسئولیەتەکە لەسەر خۆی لابابی خارەسەر ئەستۆی کەسێکی تر هەر لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێت هەتا وەکو خوارەوە بیگرە مەسئولی حیاتی ژیانی خۆیان و خەڵکیشان لەسەرشان بووە تۆ ئەگەر بیرت کردەوە مەسئولەکە ژیان هی خۆت نییە تەنها مافی دایکت لەسرە مافی باوکت لەسرە مافی مامەسات لەسرە مافی خوێندکار و خوێندنگە و کۆمەلگەت لەسرە ئەو کاتە بە گەورەتر ڕوانی لە چواردەورەکە بەس تۆ بڵێ هەر من دنیا بلەوەی کە هەم کێشەکانت لەسەر قورسە بێ هەم ناشتوانی ژیانێکی سەرکەوتوو و ناتوانی وەڵامی ئەو بۆچێ بیتەوە کە لە ژیانی هەر کەسێکە هەیە مامۆستا تا چۆن وا بکەین کە چاو لە کەسانی سەرکەوتوو بکەین مەسەن دەبینین کەسێک کە سەرکەوتوو لە بوارێکدا زۆر بەمان لە ژیانمەدا لەوانەیە ئەومان لە ناخە دروست بوو بێتمان خۆزگەم بەخۆی کە ئەوە لەو بوارەیە سەرکەوتووە ئایا دەتوانی و خۆزگەی خۆت بینیتە دیوە چی بکەی کە چاو لەو بکەی کە تۆش سەرکەوتن بەدەست بێنیت هەموو کەسێکی سەرکەوتوو کۆمەڵی خاڵی نهێنی ژیانی هەیە لای کەس باسی ناکە وە کۆمەڵی خاڵی ناخۆش و ناڕەحەتیە لای کەس باسی ناکە ئەوەی کە گرنگە تۆ لە هەر کەسێکەکەی بە سەرمەشقی خۆت ئەکەی بە پێشەنگی خۆت ئەکەی بە ڕابەری خۆت بیل لەوە بکەیتەوە ئەو کەسە لە چ شتێکی تۆ نزیکە مەسەلەن بۆ نمونە منێک مەسەلەن بۆ نمونە وتاربێژێکی باش ئەەکەم بەڕێبەری خۆ بۆ فەنی وتاردان و هونەری قسەکردن من سوود لە لێهاتوویەکان و تەکنگەکان و زانستەکەی و علمەکەی و شێوازی وتنەوەکەی لە بواری فەنی ئیلقا و هونەری دەبڕی ناوەرەگرم ئەگەر تۆ ئەمەت کرد ئەوە کەسێکی سەرکەوتی بەڵام تۆ بیرکەیتەوە ئەو چی کرد تۆ بیکەیتەوە ئەو کارە تۆ نامێنی هیچ مەحالت نامێنێت لە یاڕابە ئەبێ بیرکەیتەوە ئەو چ خاڵێکی بەهێزی هەیە لە خۆتەوە نزیکە هەیەکەم جار خۆی ناسی زانی خاڵی بەهێزی چییە زانی خاڵی لاوازی چییە زانی بەچی تووڕابێ زانی بەچی دڵی خۆشە بێ زانی بەچی جۆرێک لە جۆرەکان نەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ زانی بە جۆرێک لە جۆرەکان نەتوانێت هاوڕێتی کێ بکە
تەبیعەتەکانی خۆی ناسی ئەو کاتە ئەتوانی سود لە کەسی بەرامبەر وەربگری بەڵام ئەگەر تۆ خۆت نەناسی و نەوزانی پلانت چییە و نەزانی بەرنامە چییە و نەزانی خاڵی بەهێزت چییە و نەزانی خاڵی لاوازت چییە ئەلمامەسایەکی ینی چەند وشەیەکی بۆ نە ئاو چەند کەلیمەیەک لە زمانی ئاسان بێ دەیان و 500 ساڵ و تارێدا و کەلیمەی بەکار نهێنا مرادیفی وشەی بەکارهێنا لە دواترا خۆی کەشفی کرد بۆی ئەگەر ئێمە ئینسان خاڵی بەهێزی خۆی ناسی لە هەر بوارێکە ئەو خاڵی بەهێزت گەێنێ بەسەرکەوت بەڵام ئەگەر خاڵی لاوازەکانت جۆرە لە جۆرەکان فۆکەسی خستە لەسەری وە چاوەڕوانی ئەوەی خاڵی لاواز نەمێنێ هیچ کەسێک نییە خاڵی لاوازی نەبێ بەڵام نیمەکەوێ خاڵی بەهێزەکانت بێ یەسرکە لاوازەکان خۆی بە تەدریجی کەمەکە بۆی ژانێکی یاوسەنگتە بێ بۆی ژانێکی جیاواز و ژانێکی سەرکەوتوتە بێ زۆر باش مامۆستا خێزان تا چەند کاریگەری هەیە لەسەر کەسی سەرکەوتووە مەرجە لە خێزانێکی سەرکەوتوو کەسی سەرکەوتوو بێتە ژیانەوە مەرجە لە خێزانێکی سەرکەوتوو کەسێکی سەرکەوتوو بێتە ژیانەوە مەرجە لە خێزانێکی کەسان ئاسایش کەسێکی سەرکەوتوو بێتە کایەوە مەرجە لەو خێز عایلەیە کە کەسانێکی زۆر سەرکەوتوی تێدان کەسانێکی یا دروست بێتن کەسانێکی سەرنەکەوتوو بن لە ژیانە ئەوەی کە مەرجە من لە خاڵی یەکەم ئاماژەم پێدا خۆتیت و بڕیارەکە و قەرارەکە و لە کۆتاییە ئیمزاکە لای خۆت بڕیارەدەی چی بی خۆت بڕیارەدەی شوێن پێ و خێزانت وەربگری کە خێزانێکی ئاستی ئەوەی کە پەم نەڵم سەر نەکەوت و خێزانێکی ئاسێکی سەرەتایانێت تۆچی ئاسێکی پاڵا یاخود پێچوانەوە خێزانی ئاسی باڵانێت توی دەخوارە و بڕیارەکە لە دەستی خۆتە و دەستی کەسانیە و خۆت بڕیارەدەی کە چ ژیانێکتە بێ و چ ئاسانێکتە ئەو ئاستەنگ و بەربەستانی دێتە بەردەمت تێپەڕێن مامۆستا وەرزێر یعنی ئێستا دوو پێوەریاڵێن سارد و گەرم نازانم سەر و خوار ئایا هەرە بێت سەرکەوتوو بیتە کە سەرکەوتوو نەبی شکستواردن یان نەخێر سەرکەوتن پلەیەکە ئەمانوێ بەرەو باشتر ئاڕخۆی خۆمان بەرین ئەزانی چێ لە هەموو بوارەکانە ئەوەی کە منوتمەوە تۆ پێناسی دیارەکی لە ئیشکردنە هەروایە لە کارکردنە هەروایە لە خوێندنەوە هەروایە کاکە مەرجی خوێندنەوەی باش نەخوێندنەوەی کتێبی خراپە مەرجی ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان مەرجی چاکەکردن نەکردنی خراپە دوازە ئەو خەڵکە بەس چاکە نەکات بەس وازە خراپە بێنێ ئیتر خۆ بەخۆی چاکەیە هەروازە خراپە بێنە ئیتر خۆ بەخۆی چاکەیە کتێبی خراپ مەخوێنەرەوە ئاستەیشە کتێبی باش نەخوێنیتەوە مەرجی خوێندنەوەی باش نەخوێندنەوەی کتێبی خراپە بۆیە لە کۆتاییە ئەوە نییە بڵێ ئەم سەرکەوت و ئەم سەر نەکەوت و هەمی ڕێژەیە جا ئیتر ئافرن بۆ ئەو کەسەی ڕێژە سەرکەوتوەکانی زۆرترەکە ئافرن بۆ ئەو کەسەی لە چلوی کاتە 50 بۆ 60 بۆ 70 بۆ 80 ئەگی ناتۆ بڵێ ئەوەی ئەم کەسێکی سەر نەکەوتوە شتیوە هەر نییە ئیلا جۆرێک لە جۆرەکان کاتێک کەسێک بگین لە سژنایە لە چوارچەوەی باوەڕەکانی خۆیان سەرکەوتووە لەبەری باوەڕی وایە شتووە دزیە بکە سەر نەکەوتوو بۆ ئێستا سژنایە بەڵام ئایا لە شەرعە لە عادەتی کۆمەڵایەتیە بێگومان کەسێکی سەر نەکەوتووە من کاتێک ئەڵێم هەر شتێک پێچوانی شەرع نەبێ پێچوانی یاسا نەبێ پێچوانی عادەتی کۆمەڵایەتی نوێ فەرموو بیکە بەڵام ئەیتر لە کۆتاییە ئەو پێوەرەیە کە تۆ ئاماژەت پێدا پێناسە و پێوەرەکە لای تۆیە تۆ بڕیاردەی کەسێکی سەرکەوتوبی یاخود کەسێکی ڕێژەکەت کەمتر بێت لە کەسێکی ئاساییتر زۆر سپاس بۆ مامۆستا وەرزێر بابەکر ڕاهێنەری بەرەپێدانی خۆت سپاس هیوادارم ئێوە سەرکەوتوو بن و یادارم ڕۆژێکی جیاواز بێ و پایانێکمان گەیاندە بێت هاوشێری پایانی ڕۆژی و بەهرەمەند بووین سپاس دەکەین ماندوو نەبیت لە خزمەتان سپاس دەکەم بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئێرە سپۆرتچێکە گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و عێراق بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی
بەباشی کوالێتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە. ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری، سەر و پردی کۆبانێ، تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان، خوار بانزینخانەی هەڵگورد. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە، تامی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بیازان دەچینە لە تۆڕی پامنێرانمان، هاوکارانمان لە شار و شارۆچەکان زانین زانیاریەکانی ڕۆژ لە هەرێمی کوردستان بەگشتی چی دەگوزارێ. سەرتاش دەچینە لای هاوکارمان وشار محەممەد لە شارە زۆر با بزانین کاتی پێگەیشتنی بەروبوومە کوشت و کاڵەکانە لە شارە زۆر کێشۆگرفت لەوێ چی بوونی هەیە و چی دەگوزارێ. وشار سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ و کێشۆگرفتی جوتیاران و پێگەیشتنی بەرهەمەکان لەوێ چۆن دەگوزارێ. چنینەوەی بەرهەمی ساڵە لەوەرەوەی لە وەرزی زستان و لە وەرزەکانی دیکە کە وەرزی داچاندن و سەرفکردنی تێرچوویەکی زۆرە بۆ پێگەیانی بەرهەمەکانیان، وەرزی هاوینیش لە ئێستادا وەرزی وەکو ئاماژە پێگەچنینەوەی بەرهەمەکانە. بەڵام بەهۆی ئەوەی کە لە ئێستادا با بڵێن گومرگەکان دانەقراوە و شمەکی لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بۆ هۆیەوە بەرهەمی ناوخۆیی وەکو جوتیاران ئاماژەی پێ دەکەن لە ئاستی پێویستانیە و نرخەکەی زۆر کەمە. شەوی ڕابردوو بووە بە دوواداشتنی زیاتر و بە شێوەیەکی مەیدانی سەردانی سەید سادق کە ئەلوەی شارە زۆر بە شێوەیەکی سەرەکی دەکەوێتە قەزای سەید سادقەوە. بەشێک لە بەروبوومەکان وەرگرتووە کە بزانم ئایا کیلۆیەک لە بەروبوومەکان بە چەندە کەماتە هەندێک نمونە دەخەمە ڕوو بۆ ئەوەی بینەرا زیاد دیارە دەنگی وشار بە باشی ناگاتە لای ئێمە کە باز لە کێشۆگرفتەکانی بەروبوومی جوتیاران دەکات لەگەڵ پێگەشتنی وەرزی میوە و هەروەها گەنمەوەوانی کە جوتیاران خەریکی دەبن لە دەستپێکی ئەو بابەتانەدا جوتیاران کۆمەڵە کێشۆگرفتیان بۆ دروست دەبێت. بەڵام لە ئێستا دایکێک لەو کێشانەی جوتیاران کە تووشی دەبن ساغ نەبوونەی بەرهەمەکانیانە. بەڵازان دەچین لای پامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێر و لەگەڵمان. ئیدریس سڵاوی خوا لێبێت. دوایین زانیاری و چالاکیەکان چین لە هەولێر؟ سڵاوی خوای گەورەتان لێبێتم کاتتان باش کاک دانیال. بەڵێ سا لە پەرلەمانی کوردستانم لە نێو تەلاری پەرلەمان ئەمڕۆوا بڕیارە کۆبوونەوەی تری ئاسایی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. لە تەوەرەکانی دانیشتنی ئەمجارەی پەرلەمانی کوردستان سێ تەوەرە. تەوەری یەکەمیان دەنگدانە لەسەر پێشنیازە یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەیەکەوە لە سنووری شارەوانیەکان زێدەڕۆیانە سەر کراوە. ئەمە تەوەرێکی بابەتی ئەمڕۆی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە. تەوەری دووەمیشان بیرۆکەی چەند پەرلەمانتارێک دەخرێتە ڕوو. دوو لەو پەرلەمانتارانەیەکەوە بیرۆکەکانیان دەخرێتە ڕوو یاخود بە جۆرێکی تر بڵێم پێشنیازە یاساکانیان دەخرێتە ڕوو
ئەوە مامۆستا عوسمان کانی کوردەی و مامۆستا عەبدولسەلام مەجیدە هاوکات کە بیرۆکەی هەردوو پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەرین لە پەرلەمانی کوردستان کە دەخرێنە ڕوو من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و ناوەڕۆکی ئەو بیرۆکە و پێشنیازە یاسانەیەکەوە پێشکەشی پەرلەمانی کوردستانیان کردو مامۆستا عوسمانم لەگەڵە مامۆستا سڵاو دەبێت گەربێتە ئێرە سپاس دەکەم پێم بڵێ ناوڕۆژ ئەو پێشنیازە یاسانە چینکەیەوە پێشکەشتان کردووە لە بەرژەوەندی چێدایە بەڵێ سەرەتا بەناوی خوای بەخشندە میهرەبان سڵاو لە جەنابەت و سڵاو لە بینەرانمان لە هەموو شوێنێکی کوردستان حقیقەتەن و کاک عەبدولستاری ئیمن بریتە لە بیرۆکەی ریسایکلین واتە دووبارە سوود وەرگرتنەوە لەو مادە بەسەرچوانە و ئێکسپایرانێکەوە فرێدراون و ئەوانێکەوە کۆن بوون لەبری ئەوەی کەەوە ژینگەی پێپیسکەی و لەبری ئەوەی کەەوە خاکخۆڵی پێداگیر بکەیت ریسایکلین دەکرێتەوە سەر لە نوێ بەتایبەت مادە سەرەتاییەکان بیرۆکەیەتان لە چیوە بۆ هات مامۆستایەوە والله ئەو بیرۆکەیە بەڕاستی ئیشی پەرلەمان و پەرلەمانتاری بەڕاستی تەشریعات و یاسادانانە هەندێک جار متابعەکردنە بەڵام لەو فترێ بەداخەوە کە پەرلەمان هەندێک حاڵەتی وهەیە ینی وەکو بڵێ پەڕاوێز کراوە لە تەشریعات یان بەدۆداچوون ئەو کارانەی تۆزێک تەس کراوەتەوە ئێمەش وەکو هەستێک بە مەسئولیت سەرشانی خۆمانکەوە ئێمە نوێنەری گەلێژین ئێمە وعدمان داوە لە ئێوە دەنگ و لە ئێمە زەنگەی نابێ ئەوڕۆکە ئێمە ئیشێک بۆ ئەو خەڵکە بکەین نابێ ئەو واجبی کە شەمان ئەدای بکەین بۆیە لە کۆبنەوەکانی فراکسیۆنی خۆمان بەدەستخۆشی دەوام بۆ ڕاوێژکارە یاساییەکانمان یعنی ئەوانی ژداری وهای پێشنیار و پرۆژەی جوانمان دەدەنێ و بۆمان پێشنیار دەکەن لە ئەنجامی بێکاری و لە ئەنجامی دەست بەتاڵی و لە ئەنجامی ناپابندی هاوڵاتیان داری وهای کە ئینسان بیر دەکاتەوە شتان دروست بوون ئەوەی ئێمە بەڕاستی لە ئەنجامی پیسکردنی ژینگەیەکی زۆر بوو ئەو ریسایکلینە دەچێت سەیرانگاکان هەر شوشە و دەبە و لەگەڵ ڕێز و حرمەتم هەموو پاشماوەی گەشتیارانە لەسەر شەقام و شۆستەکانی ناوشارەکانش بە هەمان شێوە ئەوەی کە عەبدولستاریش سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دادگەری ئەویش معلومتانەکە لە سەرەتاوە لە وەزارەتی کشت و کاڵ چەند بیرۆکەیەکی هەبووە لەوێ هەر نەچان چۆتە بوارە جێبەجێکردنی شوپاس بخوایك لەوانە کە دانانی ئەو جبسەی کە هەر لە ناو کوردستان دروست کراوە ینی کارمەندەکان هەر ئی خۆمان بەرهەمەکە هەر ئی خۆمانە هەر خەرجەکەش بۆ ناو خۆمان سەرف دەکرێتەوە لە ڕابردوو فراکسیۆنی کۆمەڵ پێشنیازە یاساییدا بۆ دەستی سەرۆکایەتیکەوە لەو ماوەیە کار لەسەر ئەوە دەکەن بەتایبەت زۆربەی کرێکارە خۆماڵیەکان لەلایەن کۆمپانیەکانەوە کاریان پێ بدرێت ئەو ئێوە چۆنی کارتانە سەرەوە کردووە دەتانەوێت چۆن بیکەنە یاسا لە پەرلەمان بەڵێ ئێمە لە هەموو لە هەرچی هەر بیرۆکەیەک تەقدیم دەکرێت بۆ وەگەڕخستنی تاچی کوردستان بۆەوەی کەوا دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجەکان و لاوەکانی ئەم وڵاتی خۆمان یەک لە مەرجی ئەم بیرۆکانە و ئەم بەدواداچوونانە بەڕاستی دەبێت سودمەندبوونی 150 و زیاتریش ئەهلی اختصاص و کارمەند و ئەوانێکەوە ئیش و کارەکان ڕادەپەڕێن دەبێت خەڵکی هاوڵاتی خۆمان بن بۆی کەوا ئێمە نەچین خەڵکی بیانی هاوردە بکەین بۆی کەوا کردی تایبەت و ئەوەی کەوا خاوەنی ئەو پرۆژەیە منفعەتێکی مادی دەستکەوێ بچێ خەڵکی بیانی بێت دەرکردنی ئەم یاسایە گەنجان لە هەرێمی کوردستان لە بێکاری نەجاتیان دەبێت ناوەڵڵا ناوڵە ینی ئەگەر لە بێکاری دەریباز نەبن ئەی چۆن ئەو یاسای دەبێت بەڵام ئێمە ئەو یاسایە ئوسولێت ما لا يدرك كله لا يترك جله ئەوەی کە من نتوانین ئەگە 100% خزمەتی هەموو هاوڵاتیان و هەموو دانیشتوانی ئەم خاکە خۆ دەتوانین 10%ێکی بێت 20%ێکی بێ ئێمە هەویستمان ڕێژەیەک سودمەند دەبێت حتمما ڕێژەیەک ئەضعف الئیمانمان کردووە بۆی کەوا لای کەمی بۆ نمونە لەوانەیە پیاوێکی پلە باڵە لەوانەیە ئیشی ژینگە پارێزی نەکا بەڵام لەوانەیە کوڕ هەژارێک دەیکا و ئێستا مەمنوونش و دەستی ناکەوێت بۆیە ئێمە ئەو کارانی ئێمە کردومان وەڕاستی هەمووی لە بەرژەوەندی چینی هەژارە لە بەرژەوەندی چینی مافخوراوە لە بەرژەوەندی چینی هاوڵاتی دەرەجە با بڵێن نزمەکەی کوردستانە لە بواری هەژارەکان بەڵێ بۆیە ئێمە بەڕاستی زیاتر بیر لەوانە دەکەینەوە بۆی کەوا کاریان بۆ بدۆزینەوە ئەوانەی کەوا چەند گەنجمان هەیە ژنیان بۆ ناهێنرێ زەواجیان بۆ ناکرێ لەبەر ئەو حاڵەتانە بەڕاستی عوسمان ئەو بیرۆکانە بخەینە ڕوو دەستان خۆش بێت مامۆستا زۆر سپاس دەکەم بەڵێ ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان لە شاری هەولێر زۆر سپاس بۆ پامێرمانی دریز محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانەوەی بەڵێ دەچینە لای هاوکارمان جەلال جەباری لە چەمچەماڵ جەلال سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لەوێ چی دەگوزارێ بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە تەواوی بینەران و بیسەران دیارە من ئێستا لە بینای قایمقامیەتی قەزای چەمچەماڵم و لە ئێستایا کۆنسوڵ و گشتی کۆماری ئیسلامی ئێران لە پارێزگای سلێمانی سەردانی بینای قایمقامیەتی کردووە و بڕیارە پاشەمێکی تر لەگەڵ هەرێک لە قایمقامی قەزای چەمچەماڵ و بەڕێوبەری فەرمانگەکان کۆ بێتەوە من بۆ زانیاری زیاتر ئەگەر کات و دەرفەتم هەبێ کاک ڕەمک ئەگەر بێت ئێرە چەند دقەیەکی کەم ڕاستەوخۆی عەزیەت نەبێ
کاکڕەمک بەڵێ ڕاستە خۆی ئێستا کاکڕەمک زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ کونسڵی کۆماری ئیسلامی ئێران لە پارێزگای سلێمانی سەردانی ئەوی کردو ئامانج و مەسلە و سەردانە چیە فەرموو خۆتان دەزان ئیدارەی قەزای چەمچەماڵ دەمێکە بەرنامەی ئەم عیلاقاتەوە هەماهەنگیە بۆ بەرەوپێدانی هەموو بەها کۆمەڵاتیەکان بەها ئیداریەکان ئەو بەها پیرۆزیانەی کە هاوبەشن لە نێوان گەلەکان خۆتان دەزان لە ماوەی پێشودا قونسوڵی فەڕەنسا هات و قونسوڵی فەڵەستین هات بۆ ئەم شارە و بەردەوام ئەم کۆنسول و کەساتیانە دێن بۆ شارەکە ئەمە بەشێکە لەو بەرنامەی کە حکوومەتی هەرێم بە تایبەتی ئیدارەی قەزای چەمچەماڵ لە پلانیدا بۆ هەماهەنگی و بەرەو پێشبردننی هەموو ئەو کارانە و خۆشتان دەزان وڵاتی ئێران هەمیشە لە بۆ نەخۆش و ناخۆشەکانی گەلی کووردا هەماهەنگ بووە فریامان کەوتوت وەکو بە تایبەتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتترش لە پارێزگای سلێمانی و بینەرانی بەڕێزیش دەزان ئەو بابەتە بابەتی پەیوەندی دۆستاتی و بەرەو پێشبردننی کولتوری و هەتا لە هەندێک ڕووی بابەتی ئابووریش و پێرە پێشبردننی کردی کشتتوقاڵی ئێمە هەمیشە سودمان لە بۆ چوونە جیاوازەکان بینیوە ئەمڕۆ لەگەڵ برانم لە لێپرسای فەرمانەکان پێشوازیمان لەسەر کۆنسۆل کرد بۆ ئەوی ئەم هەماهەنگی و بۆ ئەوی زیاتر چەمچەماڵ دیوە جوانەکەی بە دەرەوە بناسێنین و ئەم خاکبوونی و دڵسۆزی و ئەو قوربانیانەی کە لێرەش دراون بە دەرەوە بناسێنین هەم ئەوەش وە ئازیانمان ببینیەوە کە لە کۆڕەوینەوە تویەک ئەوەی کە باوەشی کردەوە بۆ گەلەکەمان بە تایبەتی بۆ سنوورە وڵاتی ئێران بوو بابەتانی باسەکرێ بە تایبەتی بابەتی ئاو لەم ساڵە چ لەسەر ئاسی قەزای چەمچەماڵ چ لەسەر ئاستی هەرێم ئەو بابەتانی باسەکرێتچین و تا چەند بابەتی ئاو باسەکرێت خۆتان دەزان ئێمە سنوورەکەمان گرێدراوە لە هەموو ڕۆیەکەوە هەتا لە ڕووی جۆغرافیشەوە سەرچاوی ئاویش بەشێکە لە بابەتی جوگرافی ئێمە لێرەوە جارێککە داوا لەوە دەکەین هەر کارێک کە پەیوەندی بە مرۆڤ دۆستی گێلەکەمانەوە بێت داوان لێ دەکەین ئەوان چاوی هەم ڕێز و هەم بەزەی و هەم وەکو مرۆڤ دۆستیێرمان جەلات جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانەوە بەڵازان دەچینە پارێزگای سلێمانی ڕامێر عوسمان وەردەگرین ڕامێر سڵای خوا لەبێ دوایین زانیاری و چالاکیەکان چین لە سلێمانی بەڵە سڵاوی خواتان لێ بێدان یارم کاتتان باش دیارە قایمقامیەتی سلێمانی لە ڕاگەندراوێکدا خۆشداری دەدات بە مارکێت و کۆگاکانی ئاو و هەروەها ئەوانەی کە خواردن و کەلوپەلی خواردنەمەنیان هەیە هۆشداریان پێدەدات کە پێویستە لەم وەرزی گەرمایەدا بە تایبەتی ئەوانی کە ئاویان هەیە لە دەرەوە دانەندرێت بە تایبەتیەوەی کە پلەیەکی بەرزی گەرمی هەیە لە بەر خۆردا دادەندرێت هۆشداریان پێدەدات ئەگەر بێت و هەر خاوەن مارکێتێک یا خاوەن دوکانێک سەرپێچی بکات لە ئەو بڕیارەی قایمقامیەتی سلێمانی هەم شوێنەکەی دادەخرێت هەم ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە هەروەها ئەو کۆگا و ئەمبارانەی کە خواردنیان تێدا زەخیرە دەکرێت ئەو خواردنی وەکو بڵێن وشکە وەکو برنج و کۆمەڵێک بابەتی دیکە چونکە بەهۆی بەرزی پلەی گەرماوە زۆرێکیان کرم هەڵدێنن بۆیە هۆشداریان پێدەدا ئەو کۆگانە پێویستە فێنکەراویان تێدا بێت نابێت پلەی گەرمی لە سەر و 25 پلەوە بێت دەبێت شوێنێکی شیاویان شوێنێکی گونجاو بۆ ئەمبارکردنی کەلوپەل و خواردەمەنی هەروەها ئاو دابین بکرێت نابێت ئاو لە بەرخۆر دابدرێت پێشتریش قایمقامیەتی سلێمانی چەند دوکان و مارکێت و شوێنێکی داخست لە بەرەوەی ئاویان لە بەرخۆر ئەمبارە کرد کە ئەوە زیانی بۆ تەندروستی مرۆڤ بوو بە تایبەتی لیژنەی تەندروستی لە قایمقامیەتی سلێمانی هۆشداریان لەو بابەتەدا بوو ئەمڕۆ کاتژمێر دووە بڕیارە لەلایەکی دیکەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆنفرانسە ناوچەیەکانی خۆی وەکو لە هەفتەی ڕابردووە دەست پێ کردووە ئەمڕۆژ لە شاری سلێمانی کۆنفرانسە ناوچەیەکان بۆ بەستنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێوە دەچێت کاتژمێر دوو لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ینی هەڵبژاردن دەکرێت واتە کۆنفرانسە ناوچەیەکان بەردەوامی هەیە تاوەکو نزیکەی کۆتایی ئەم مانگەش بەردەوام دەبێت لە هەولێر و لە سلێمانی و لە خەزا و ناحیەکانی دیکە وەکو لە ماوەی ڕابردوو لە کەرکووک و لە بەشێک لە ناوچەکانی دیکەش کۆنفرانسە ناوچەیەکان بەڕێوە چوو لامان کادا بابەتێکی دیکە هەیە بابەتێکی هونەری و کللتوریە ئەمڕۆ چاخانەی شعب دەکرێتەوە چاخانەی شعب چاخانەیەکی کللتوریە
دوای ئەوەی کە نۆژەن کراوە نزیکەی 3-4 مانگ داخرابوو ناوەندێکە کە زۆربەی هونەرمەندان و ئەدیبان و ڕووناکبیران ڕووی تێدەکەن دیارە مێژووی ئەو چایخانەیە بۆ نزیکەی 70 ساڵ دەگەڕێتەوە ئەمڕۆ ینی پاش کەمێکی دیکە کاتژمێر دەونی بڕیار وایە بامەدەبوونی بەشێک لە هونەرمەندان و ئەدیبان و ڕووناکبیران چایخانەکە دوای ئەوەی کە نۆژەن کراوەتەوە بە دیزاین و ستایلێکی تازە بڕیار وایە کاتژمێر دەونی و بکرێتەوە بەڵێ دانیار زانیاریەکانی سلێمانی بوون. زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانی لەگەڵمان بوو دەچینە کەرکووک هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە کۆمەڵێک زانیاریمان پێدەدا چیا سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە کەرکووک چین. چیا مەشغوڵ دیارە نازانام و بۆ کێنێرە چیا گوێت لێ ئەمەیە دیارە هاوکارمان چیانووری زانیاریەکانی پێشەوەی بۆ ئێمە بگوازێتەوە نازانم بۆ ماڵەوەیە چییە سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە کەرکووک چییە گوزەرێ چیا سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە کەرکووک چییە گوزەرێ کاکە ماس دیارە دەنگی ئەمە ناگاتە لای چیا بە چاوی شیا دیارە زۆر گەرمایەکی بەهێزێ لە کەرکووک پاس ئەمڕۆ بڕیارە خۆپشاندانێک لە بەردەم بینای پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت دیارە خۆپشاندانەکە لە نێوان گروپی شەقام لەگەڵ گرێبەستانی پترۆدۆلار کە لە 2011ەوە بە بڕیارێکی ئیدارەی کەرکووک ئەم گرێبەستانە لەسەر بودجەی پترۆدۆلار لێرە دامەزراون بە گرێبەست دیارە لە دوای 2015 ئەوەی کە ئیتر بودجەی پترۆدۆلارەوە نەما ئەم گرێبەستانە نێدرانە ماڵەوە لە دوای ئەوە بڕیارێکی دیکە هاتووە کە ئەوان دیسانەوە بچن دەوام بکەن بەڵام 900 کەس لەو گرێبەستانە کە ژمارەیان پێشتر زیاتر لە 6,000 کەس بوونە ئێستا 900یان دیارە ناویان نەهاتوێتەوە ماوەی زیاتر لە 4 ساڵ ئەوانەی دیکە بە قسەی ئەمان کە ئێستا هاتوون ئەمڕۆ خۆپشاندان بکەن ماوەی زیاتر لە 4 ساڵە ئەمان نێدراونەتە ماڵەوە وە گرێبەستەکانیان کۆتایی پێهاتەوە بەڵام خەڵکی دیکە لە شوێنیاندانراوە بۆی ئەمڕۆ هاتوونەتە بەردەم بینای پارێزگای کەرکووک ئەمە دووەم خۆپشاندانیانە دێن لە بەردەم بینای پارێزگای کەرکووک دیارە داواکاریانە داوا دەکەن کە ئەو بڕیارەی لە بەغدادەوە هاتوو یا هیچ نەبێت لە بودجەی پترۆدۆلار لە کەرکووک ئەمان بچنەوە شوێنەکانی خۆیان کە پێشتر لێبوون وەکو باسم کرد تا ساڵی 2015 ئەمان لە شوێنی خۆیان دەوامیان کردو بەڵام لە دوای 2015 هاتنی داعش و نەمانی بودجەی پترۆدۆلار ئەمان نێدراونەتە ماڵەوە بە هەمویان بەڵام لە دوای ئەوە دیسان بڕارێکی دیکە هاتووە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بەڵام ئەمان ئەو بڕیارە شمولیانی نەکردووە ئەو بڕیارە نانگرێتەوە بۆیە ئەمڕۆ جارێکی دیکە هاتوون لە بەردەم بینای پارێزگای کەرکووک گردبوونەوە خۆپشاندان ئەنجامدن تا داواکاریەکانن بگەنن بە ئیدارەی کەرکووک و لەوێشەوە بۆ بەغداد تاکو و گرێبەستەکە ئەمانیش بگرێتەوە. زۆر سپاس بۆ پامێرمان چیانووری لە کەرکووکۆ لەگەڵمانەوەی بەڵازان دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوەلاتە دیارە ناوبڕەکە ئامادەنی وڵازان لە تەوری دوین بەرنامەکەماندا باز لە پێشنیاری زیادکردنی ڕێزمانی هەورامی دەکەین لە پرۆسی خوێندندا کە وەزیری ڕۆشنبیری داوایەکی ئاراستەی وەزارەتی پەروەردە کردووەکە لە ناوچەی هەڵەبجە و هەوراماندا پرۆگرامی خوێندن بە شێوەزاری هەورامی لەوێ سابت بکرێتوەکو ئەو ناوچانەی کە تورکمان و سریانی و ناوچەکانی دیکەش کە بە هەمان شێوە لەلایەن حکوومەتترین کوردستان و وەزارەتی پەروەردەوە شێوەزار و یاخود زمانی خۆیان بۆ جێگیرکراو لە پرۆسی خوێندندا لە هەڵەبجە و هەروەها لە هەورامانیشدا داوا دەکەن کە ئەو شێوەزارە هەورامیە بخوێنرێت. وڵایزان ناوبڕێ وەردەگرین و دێنەوەلاتە.
یان هەیادەیاتێکیان دەرێبەن دەربەنی یاڵدی بەخێرازی ژێهەری کۆهەنی یاڵدی بەخێرازی ژێهەری کۆهەنی تۆ جەهەر کۆهێنی گیان سەرێدە وەلامە ئەڵفەری حەوێزەگیان دێڵی تەنیامە یان فەری حەوێزەگیان دێڵی تەنیامە دەردی دووری تۆگیان دەرێدم دیونان لانەی زەربوریگیان شاڵی مشیونان لانەی زەربوریگیان شاڵی مشیونان بەڵێ ئایزان لە ناو سروشتە جوانەکەی هەورامانەوە دەگەڕێنەوە و دەچینەوە سەرباسی هەورامان لە سۆدیۆکانمان لە هەڵەبجا زۆر بەڕێز دکتۆر ناجی حگوڵپی شارەزا لە ڕێزمانی هەورامیمان لەگەڵە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پێشنیارەی بەڕێز وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بۆ وەزارەتی پەروەردەکەوە ڕێزمانی هەورامی وەکو ڕێزمانێکی گرنگ و زمانێکی با بڵێن ناوچەکە لە بەشێک لە قۆناغەکانی خوێندن لە پرۆسەی خوێندن لە وەزارەتی پەروەردە بە دیاریکراوی لە سنووری هەورامان و هەڵەبجە دابنرێت بۆ ئەوەی بزانم ڕای بەڕێز دکتۆر ناجێ وەکو شارەزا لە زمانی هەورامی و ڕێزمانی هەورامی سەرنجتان دکتۆر لەسەر ئەم جۆرە لە پێشنیارانە و وەروەها ئایاما کاریگەریە باشەکانی ئەم پێشنیارە چۆن دەبینن؟ دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ڕەخسانتان دیارە ئەو داوایی وەزیری ڕۆشنبیری لە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی زمانی هەورامی
لە پرۆگرامەکانی خوێندندا لە ناوچەی هەورامان یان لە ناوچەی هەڵەبجە بخوێرێ کارێکی زۆر باشە و بە من بە باشی هەڵەسەنگێنم کە ئەبێتە هۆکاری ئەوەی زمان و فەرهەنگ و زمانی هەورامی بوژێتەوە لەمە زیاتر بەرەو فەوتان نەچێت چونکە زمانێک کە پێی نەخوێنرێت و قسەی پێ نەکرێت و لە میدیا و لە ڕاگەیاندن و لە نووسین و کتێب و گۆڤارەکاندا بەکارنێت وردە بەرەو فەوتان ئەچێت و نامێنێت بەڵام ئەگەر هات و خرایە ناو پرۆگرامی خوێندنەوە بە ئەکیدی دەبوژێتەوە و کاری باشی لەسەرکرێ ئێمە هەورامی دەبێت لەم کاتەشدا ئەو هەلە بقۆزینەوە کاری لەسەر بکەین بەکاری بە جۆرێکی باشتر ئەو دەرفەتە بقۆزینەوە و زمانەکەمان لە هەموو بوارەکاندا بەکار بهێنی بە تایبەتی لە بواری نووسیندا لە بواری قسەکردنە لە بواری ڕاگەیاندندا و هەروەها لە بواری نووسینی تابلۆ و لەسەر دووکان و ڕێگاوبانەکان و بە شێوازێکی زۆر چڕوپڕ دیارە داواکاری بەڕێز وەزیری ڕۆشنبیری من ڕەخنەم لەوە هەبوو کە وتوێتی زاری هەورامی دیارە لە ڕێسا و یاسای زماندا زمان دەخوێنرێ نەک زار چونکە زار لە هیچ وڵاتێک و لە هیچ سەرزەمینێکدا نەخراوەتە ناو پرۆگرامی خوێندنەوە چونکە زار پەیوەندی ڕاستەوخۆی بە زمانەوە هەیە زمان بەڵام ئێستا لەم هەرێمەی ئێمەدا دەبینین کە دەڵێن زمانی کوردی پێگاتووە لە زاری کرمانجی و زاری سۆرانی و ئەمانە دەخوێنرێ نازانم ئەم دوو فاقیە چییە ئەوەندەی من تێگەم سەرگەردانیەک و سەرلێ شێواویەک لە مەسەلەی زماندا لە هەرێمی کوردستاندا هەیە و بەدی دەکرێت ئەوان لەوێ بە کەیفی خۆیان بە بادینی دەخوێنن ئەمانش لەم لاوە بە سۆرانی دەخوێنن دیارە هەورامیش پێویست دەکا بخوێنێت چونکە هەورامی پێشتر زمانی ئەم سەرزەمینە بووە زمانی مردم و خەڵکی ئەم سەرزەمینە بووە کە بە زمانی گۆران ناسراوە زمانی ئەمە دۆکیۆمنت و بەڵگەنامەی نووسراوی هەیە لە هی 1250 ساڵ لەمەوە پێشەوە کە لە سەدەی دووەمی کۆچیە باڕووی ماهی تێکستەکانی یارسانی بە شێوەی شعری دووبەیتی نووسیوەتەوە هەر لەو کاتەوە هەتا ئێستا و لە زمانی ئەردەڵانیەکاندا کە نزیکەی 600 ساڵ حکمی کردووە زمانی هەورامیان زمانی گۆران وەکو زمانی فەرمی و زمانی دادگا و زمانی ئیدارە و زمانی ئەدەبیات بەکار هاتووە تانیوەی سەردەمی بابانەکانیش هەر بەم زمانە زمانی ئیدارە و زمانی دادگاکان پەیڕەو کراوە یعنی زمانێک کە ئەمەنە دوکیومنت و بەڵگەنامەی مێژووی هەبێت یعنی گوناحە ئێستا پشتگوێ بخرێت و پێ نەخوێنێت زۆر باشە دکتۆر هەورامی یان زمانی گۆران بەدەیەها حەماسە منزومە شعری کۆنمان هەیە کە ئەتوانێت بڵێم لەوانەی فیردەوسیش کۆنترن کە زمانی فارسی پێبژانەوە حەماسەکان کە بە زمانی گۆران یا زمانی هەورامی نووسراوە مێژویان دەگەڕێتەوە بۆ پێش ئیسلام و بۆ پێش دەوڵەتی ساسانی کە باسی ڕۆسەمی زاڵ و شیرین و فەرهاد و ڕۆسەم و مەنیژە و ئارشی کەمانگەر و ئەمانە دەکات ئەمانە هەمووی بە زمانی گۆران نووسراون یعنی ئەم زمانە باگراوندێکی مێژویی و دۆکیومنتی زۆر بە قووەتی هەیە جا لەبەرەوە پێویستە نەهێڕێ ناو بچێت نەهێڕێ بفوترێت بەڵکو و گەشەی پێ بدرێت هەندێ ڕۆشنبیر و نووسەری کورد زمان یان کورد هەیە پێیان وایە دەبوایە کورد دەستی لە زمانی گۆران هەڵ نەکردایە هەر بەو زمانە وەکو زمانی بەڕێوەبردن و زمانی ئەدەبیات و زمانی فەرمی کوردستان یان هەرێمی کوردستان پەیڕەو بکرایە بۆیە من بە باشی دەزانم ئەم داواکاریە بەڵێ شوان بەڵێ فەرمو دکتۆر بەردەوام بە بەڵێ مسۆگەرکردن یان اعترافکردن بەوەی کە زمانی هەورامی لە پرۆگرامەکانی خوێندندا بخوێنێ کارێکی زۆر باشە و فەوتانی زمانێک ئەوە دەگەێنێت کە فەوتانی کۆمەڵێ شتی لێ ئەکەوێتەوە مەسەن فەوتانی کاری دەستی فەوتانی هونەرە فەوتانی گۆرانیە فەوتانی بیناسازیە
فەوتانی مێژوویەکی دوور و درێژە کە هەزاران ساڵ بنیادی ناوە یعنی بۆ ڕووخاندنی زمانێک یان بۆ ڕووخاندنی هەر شتێک کاتێکی کەمی پێویستە بەڵام بۆ بنیادنانی زمانێک هەزاران ساڵی پێویستە هەتا زمانێک پێکەوە ئەنێت و فەرهەنگێکی دەوڵەمەنی بۆ دابین دەکەین دیارە ئێستا زمانی هەورامی یان زمانی گۆران بەڕاستی بمانەوێ نەمانەوێ خەتەری فەوتانی لەسرە چونکە لە شوێنە فەرمیەکانی دەسەڵات یان نە لە ئێران نە لە عێراق گرنگی پێ نادرێت و لە شوێنە فەرمیەکان ناخوێنێت یعنی وەکو زمانێکی فەرمی باوەڕپێکرا و ناخوێنێت جا ئەوەی پێویستە لەسەر ئێمەی هەورامی دەبێ ئێمە هەوڵ بدەین چۆنی ئەو هەڵاندم ئەبێ لە ناو خۆماندا بە هەورامی بنووسین بە هەورامی قسە بکەین هەوڵ بدەین لە زانکۆکان شوێنێک سنتەرێک بکرێتەوە بۆ هەورامان ناسی یان وانەیەکی هەورامی لە زانکۆدا بخوێنرێت یان ئێستا زۆر کەسەیە راپۆرت و لێکۆڵینەوە لەسەر ڕێزمانی هەورامی دەکەن و من ئەمساڵ چەندین کەس داوای کۆمەک و هاوکاریان کردووە لەو بارەوە ئەمانە ئەبێ گرنگیان پێ بدرێت و بە شێوەی زار باسی نەکەن چونکە زار جیاوازی هەیە لەگەڵ زمان ئەوەی ڕاستی بێ ئێمە کە قسە ئەەکەین وەکو هەورامیەک سێرەکەی بەرامبەرەکەمان لێمان تێناگە یعنی زانستی زمانیش دەڵێ ئەگەر دوو کەس قسەیان کرد بە یەکەوە تێنەگەیشتنەوە بە دوو زمانی جیاواز دەکەن لەبەرەوە من دەڵێم ئێستا هەورامی زمانێکی جیایە و زارێک نییە لە زمانی کوردی بەڵکو دوو برا زمانن کە لەم وڵاتەدا لە دێر زمانەوە پێکەوە ئەژین پێکەوە خەباتەکەن پێکەوە قوربانی ئەدەن یعنی تێکەڵاوی یەک بووین بەڵام کە زمانەکە جیایە خۆ دەسەڵاتی ئێمەی تێدانێ کە خوا پێبەخشیون ئێمە ئەگەر لەسەری بڕۆین گەلێ جیاوازیمان هەیە لە مەسەلەی زماندا لەگەڵ زمانی کوردی ئەسەدا هەر بۆ نمونە ئەگەر تاریخ لە تاریخەکەەوە لە گەشەی تاریخی زمانەوە پێدا بڕۆین ئەمە جیاوازین ئێمە 1250 ساڵەوە زمانمان هەبووە پێشتریش هەر لەمە هەبووە ئەو کاتە زمان بووە جوگرافیایەکی بەرفراواندا قسەی پێکراوە و شتی پێنووسرا و ئەدەبیاتی پێکراوە بەڵام زمانی کوردی تەمەنی ئەو پەڕەکەی زمانێکی تازەیە لە 150 ساڵ تێپەر ناکات یعنی ناکرێت تۆ زمانێک 1200 ساڵ تەمەنی هەبێ ئێستا بکرێت بەزاری زمانێک کە 150 ساڵ تەمەنی هەبێت ئەمە شتێکی نازانستیە و زانستی زمانەوانی قبولی ناکە هەروەکو وایە بڵێ زمانی لاتینی کە سەردەمانێک لە سەدەکانی ناوەڕاست و هەتا سەدەی 15 کاک دکتۆر عفوان پرسیارە جەوهریەکەمە ینی بەڵێ کاکو بەڵێ ئەگەر لەگەڵم بی دکتۆر زمانی هەورامی گەرچی من ئێستاکە وەکو پێشکەشکارێکە لەگەڵ بڕێستم ئەگەر بینەرانیش لێمان زویر نەبن بەندە لەبەر پسپۆڕیەکەم و شارەزاین لە بوارەوە توانم ینی ئەوە بڕاوەتەوە کە هەورامی زمانێکە بەڵام پرسیارە جەوهریەکە ئەمەیە حتا بەوتەی شێوەزاریش ینی باگلەی لە وەزیری ڕۆشنبیریش نەکەین ینی هەتا بە بەکارهێنانی شێوەزار بۆ زمانی هەورامیش هێشتا ڕەنگە داواکەی ئەو داواکارێکی ئەو ڕەت بکرێتەوە چ بگا بەوەی بە زمانێک باسیکە ئەم ڕێگریکردنە ئەم ناڕزایەتی دەربڕینە بۆ ینی ئەگەر بێت و لە ناوچەیەک لەم هەورامان ڕێزمانی هەورامی زمانی هەورامی بخوێنرێ زەرەکەی چیە چکە بەشێک لەوانەی ڕێگری دەکەن یا خۆت پێیان باشنە دەڵێ سەر لە خوێندکاران دەشێوێنرێت بەڕێزت وەکو شارەزایەکی زمان بەڕاستی ئەگەر لەوێ زمانی هەورامی بخوێنرێ زەرەری هەیە زیان دەگەێنێ بە خوێندکار یاخۆت بە پێچوانە و کۆی گشتی ئاستی زمانی و ڕێزمانی خوێندکاران بەرز دەبێتەوە بە پێچوانەوە ئێمە زمانی دایکمان زمانی هەورامیە یعنی هەموو زانستەکان و سایکۆلۆژی سەلماندوویەتی ئەو خوێندکارەی کە بە زمانی دایکی خۆی ئەخوێنێ جوانتر تێدەکا باشتر بیرەکاتەوە باشتر شتەکانی دەرەبڕێت ئەمە لە هیچ یاسا و ڕێسایەکانیە بەڵکو ئەو خەڵکەی کە دژی ئەم شتەیە بە شێوەیەکی سیاسیانە بیر دەکەنەوە بە شێوەی زمانەوانی و زانستی زمان بیر لەم هەنگاوە ناکەنەوە چونکە زمان دەبێ مناڵ بە زمانی دایکی خۆی بخوێنن اینجا دەشتوانێت بە زمانی دووەم بخوێنێت یعنی ڕێگریکردن لە خوێندن لە زمانی دایک پێشێلکردنی مافی ئینسانەکانە ئەمە لە هەرێمی کوردستاندا پێڕەوی کراوە اینجا ئێمە ئەگەر بگرێنەوە سەر یاسای زمان لە عێراقا لە عێراقی فیدراڵە کۆمەڵی خاڵی تێدایە سێ بەندی تێدایە زۆر دیموکراتین و
زۆر مافی مرۆڤدن یەکێ لە خاڵەکان ئەوەیە ئەڵێ ئەگەر لە پارێزگایەکدا زۆرینەی خەڵک بە زمانە قسەی دەکرد ئەوە پارێزگار سەلاحیەتی ڕەهای هەیە ئەو زمانە بکات بە زمانی ئیداری و زمانی خوێندن لەو پارێزگایەدا یان لە بەشێکی پارێزگاکەدا. هەروەها لە یاسای زمان لە عێراقدا هاتووە ئەڵێ ئەگەر هاتوو کەسێک لە عێراقدا بە زمانێکی تر قسەی کرد ئەوە زۆر ئاساییە و یاسا ڕێگەی پێئدات ئەو کەسە بە زمانی دایکی خۆی قوتابخانەی بۆ دابرێت. یعنی ئەگەر سەیری یاساکانی زمان بکەین لە عێراقدا مافی هەموو کەسێکی داوە و مافی زمانی پێگاتەکانیشی داوە بە پێی یاسا. بەڵام لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئێمە لە کاتی دانانی مافی زمانی پێکاتەکاندا ئاشووری و کلدانی و حتا چوویە سەر شەبەک و یەزیدی و ئەمانە ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ سەرۆکی پەرلەمانی ئەو کاتەی نامەم بۆ نووسی تەلەفۆنم بۆ کرد بەڵام جوابی نەدامەوە کە مەسلەی زمانی هەورامی زمانێکی جیایە کارێکی بۆ بکرێ بخوێنرێت. یعنی خوێندنی زمانێک لەگەڵ زمانێکی تردا هیچ زیانێکی نییە بۆ ئەمنی قەومی بۆ تێکچوونی یەکێتی نەتەوەیی تێکچوونی بارودۆخی وڵات چونکە ئەمە تاقی کراوەتەوە ئێستا دەیان وڵات هەیە لە سەرزەمیندا و چەندین زمانی فەرمیشی تێدایە و هیچ کێشەیەکیانێ بۆ نمونە لە سویسرا ئەبینین 4-5 زمانی فەرمی هەیە و چەند وڵاتێکی ئارام و ئاسایش و لە هیندستان نزیکەی 22 زمانی فەرمی هەیە لە ئەسیوپیا 12 زمانی فەرمی هەیە بە پێی هەرێمەکان زمانەکان لەوێ وەکو زمانی فەرمی ئەو هەرێمە قسەی پێ دەکرێ و لە ئیدارەدا بەکاردەهێنێ. یعنی ئەوەی کە دژایەتی ئەگرێ لە نەزانیەوەیە لە تەعەسوبی کوێرانەی ناسیۆنالیزمەوە ناسیۆنالیزمەوە ڕەگەزپەرستی نەتەوەیەوە. یعنی وا ئەزان ئەگەر هەورامی بە زمانی خۆی بخوێنیان بە زمانی قسەی بکە ئەوە لەتێ لە کورد ئەبێتەوە. ئەمە زۆر پێچەوانەی عەقڵ و منتیقە. ئێمەی هەورامی لەوەتی کورد خەباتی دەست پێ کردووە بۆ ڕزگاربوونی لە سەنگەری پێشەوە بووین بۆ ئەو خەباتە. بەڵام بەداخەوە کە داوای مافەکانمانەکەین دەیان تۆمەتی جۆرا و جۆرمان بۆ هەڵا بەسن و کە ئەمە دژی پەیکەری کوردایەتیە دژی نەتەوایەتیە ئەمانە هەر هەمووی پاساوی نەزانیە بۆ ئێمە هێنەوە چونکە ئێمە زمانەکەمان زمانێکی جیایە و دەمانەوێت نەفەوتێ زمانی دایکی خۆمانە خوا پێی پەخشیوین و مافی خۆشمانە کە پێی بخوێن و قسەی پێ بکەین و لە قوتابخانە و لە زانکۆکاندا ئەوەی جێی سەرنجە ئێستا ئێمەی هەورامی لەوەتەی کە یونیسکۆ باسی ئەوەی کردووە کە هەورامی کە لەو زمانانەی کە بەرەو لە ناوچوون ئەچێت ئەوەی من ئاگادار بم ئێستا هەورامیەکان کەوتونەتە خۆیان و ئەم کەوتنە خۆیە زۆر ئیسفادەیەکە و من داوا ئەەکەم کە هەر هەموو کەسێک لە ڕێی خۆیەوە بە هەورامی بنووسێ بە هەورامی قسە بکە. لەو کاتەوە تا ئێستا زیاد لە 150 کتێبی جۆرا و جۆر بەرهەمی جۆرا و جۆر بە زمانی هەورامی چاپ کراوە و ئەم ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیانەش زۆر سوودی هەبووە بۆ ئەوەی کە زمانەکەمان وردە گەشە بکات و خەڵک و شیار بێتەوە بچێت بەدەمی زمانەکەیەوە کە بە هەورامی ئەنووسن بە هەورامی قسەکەن و من هیواداریشم کە خەڵکەکانمان شەرم نەکەن لە قسەکردن یانە کە قسەکەن لەگەڵ کەسێکی بەرامبەردا ئەڵێ کاکە یان لێم تێناگا بۆ ئەوی لێم تێک بە یعنی ئیتر ئەم دیوارەش بشکێنین بۆچی من لەو ئەگەم بۆچی ئەو لە من ناگا کە لە کاتێکدا ئەڵێ ئێمە براین و ئێمە یەک زمانین و ئێمە لە یەک وڵات و لە یەک شوێن و لە یەک ماڵدا ئاژین. یعنی ئەبێ یەکتری قبول بکەن و زمانی یەکتری قبول بکەن پێکەوە بژین و ئاشتیانە و ئەبێ هەموو شتەکانمان پێکەوە لەگەڵ یەکتری قبول بکەین و بەشی بکەن. زۆر باشە کاک دکتۆر وەک خۆش ئاماژەت پێکرد با بڵێ نەگەر ئەم داواکاری وەزارەتی وەزیری ڕۆشنبیری بۆ وەزارەتی پەروەردە جێبەجێ نەکرێت لە ئێستادا هەورامیەکان تا چەند گرنگە زمانەکەی خۆیان بپارێزن یاخود با بڵێن ئەو ڕێگایانە چین کە پێویستە هەموو هەورامێک لە ڕێگەی خۆیەوە لە نێو خێزانەکەی خۆیدا لە نێو منداڵەکانی خۆیدا ئەم زمانە پارێزرا بکات. لایەکی دیکەوە تا چەند گرنگە لە ناوچەی هەورامان مامۆستایانی ئاینیش وتاریان بە شێوەزاری هەورامی بێت کە لە شارەکانی دیکە یاخود و شوێنانەی کە لەو ڕۆژەڵات بە هەورامین یاخود شوێنەکان هەورامین بە زمانی هەورامی وتاری مزگەوتەکان دەخوێن کەمەش کاریگەریەکی باشی دەبێت لەسەر مانەوەی ئەو زمانە.
بەڵێ دیارە من پێشتر ئاماژەم بەوەدا ئێمە ئەگەر هەر یەکەوت لە لای خۆی قۆڵ و باسکی دێ هەڵماڵێ بە زمانی دایکی خۆی قسە بکات لە ناو خێزانی دابینەوە کاچێتە بازار بە هەورامی قسە بکە ئەوانش قەڵەم بەدەستن تکایان لێ دەکەم لێیان دەپارڕێمەوە دەستیان ماچەکەم کا بە زمانی خۆیان بنووسن کاتێک برادێکی چیرۆک نووسەوە ئێوە چیرۆکێک بنووسێ با بە هەورامی بنووسێ بە سۆرانی نەینووسێت کاتێک برادێک هەیە کە کتێبێکی پەندی پێشینان ئەنووسێتەوە با بە هەورامی بە زمانەکەی خۆی بنووسێت یعنی ئێمە نووسین و قسەکردن و ڕاگەیاندن کارەکانمان ئەتوانن ئەوانیش هەوڵ بدەن بە هەورامی پەیام بنێرن بۆ شوێنەکانی خۆیان هەروەها وەکو ئاماژەت پێدا مامەسایانی ئاینی زۆر ڕۆڵیان هەیە لە بوژانەوەی زمانەکان جێگەیەکی وەکو خورماڵ من چەندین جار ڕەخنم لە مامۆسایان گرتووە لەسەر قەبران لە ناو هۆڵی تەعزیەدا کاکە ئەمە هەموو دانیشتوین هەورامین بۆچی بە هەورامی قسە ناکەین یعنی زۆر سەیرە ئەویش لە جوابداڵێ کاکە ئاخر یەکێکی کوردمان تێدایە سیرکە مەسەلەن ئەمە هەر خۆی لە خۆیدا جیاوازی زمانەگەین یعنی کە کەسێکی کورد لە ناومانە تێناگا یعنی بە زمانێکی تر قسەکەین یعنی ئەمە ئەبێ ئەتر خۆی بەبێ زانست و بەبێ یاسا و بەبێ هیچ ڕاستایەکی زمانەوانی تۆ ئەی سلمێنی کە من بە زمانێکی جیا قسەکەم لە بەرەوەی لێم تێناگەی کە لێم تێناگەی ئیتر ئەبێ اعترافیش بکەی ئەبێ ڕێگا بدەی بەم زمانە بخوێندێ با لە ناو نەچێت یعنی هەوڵدانی خۆمان ئێستا بەڕای من ئێمەی هەورامی دەبێ هەر هەمومان شان بدەینە بەر ئەوەی کە بە زمانی خۆمان بخوێنین و بە زمانی خۆمان قسە بکەین و لەسەر دووکان و بازار و شوێنەکانمان بە هەورامی بنووسین و لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەورامی بنووسین ئەگەر هات و هەورامان هەموو قوتعەکان و تابلۆکانمان کرد بە هەورامی ئیتر ئەوە ئەگەێنە کە ئێمە ئەمری واقع دروستەکەین بۆ حکوومەتەکەمان و ئەویش ناچارەکەین کە ڕێگە بدات و اعترافکە کە بە زمانی دایکی خۆمان لە هەورامان و لەو شوێنانە بخوێن زۆر باشە کاک دکتۆر باست لەوە کردیانی بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە لە مەجلیسێکا کۆمەڵێک بە هەورامی قسە دەکەن بەرامبەرەکە تێناگا لە کاتێکی شایسە پێشنیار کراوە ڕێزمانی هەورامی بچێتە ناو پرۆسی خوێندنەوە هەتا بە دیاریکراوی تەنها لە ناوچەیەکە بۆ هەموو کوردستانیە تا خوێندکارێک لە بادینان نتوانێت هەورامی فێربێ لە سلێمانی خوێندکارێک لە هەورە نتوانێت فێربێ کردی ئەمە بۆ هەمووشی وایە باشتر بوو چونکە دەمەوێ بپرسم ئەگەر بێت و مێژووی وێژەی ئەدەبی کورد بخوێنیتەوە لاپەڕی یەکەم و دووهەم بڕۆ بەولاوە مەسەڵەن بە هەموو ئەوانشی کە نووسیوانە لە سەدیق بۆرەکەی زادەوە ینی هەر هەمووی تێکستەکان بە زمانی هەورامی نووسراون ئەمە هەر گرنگیش نییە بۆ ئەکادیمیانی کە بە سۆرانی یاخود بە بادینی قسە بکەن هەورامی بزان بۆی مێژووی وێژەی ئەدەبی کوردیش تۆ بتەوێ شارەزایی دەبێ دیسانەوە دەبێ لە زمانی هەورامی بزانیت دیارە ئەوانە خۆیان باشە زانن کە زمانی گۆران یان زمانی هەورامی مێژوویەکی زۆر دێرینی هەیە و من پێشتر ئاماژەم پێتا کە دەبواە ئەم وڵاتە وازی لەم زمانە نەهێنایە چونکە خاوەنی دەیەها و سەدەها دۆکیومنتی شاراوەیە دیارە ئەوان نایانەوێ چونکە ئەم زمانە لە زمانی کۆندا زمانی سەردەمانێک لە پێش ئیمپراتۆرەتی ساسانی و پەهلویەوە هەبووە تا ئێستا یعنی ئەمان ئیتر نازانن بە چ شێوەیەک من بڵێم بۆچی وازیان لەم زمانە هێنا دیارەتر خۆیان ئەوەیان ویستووە کاتێک کە ئیمارەتی ئەردەڵان ڕووخا و ئیمارەتی بابان ڕووخا و ئینگلیز هاتە سەر ئێرە زمانی گۆران وەلانرا و زمانی کرمانجیشکە بە دەرخانەکان ویسیان ئینیکەن تورکیا ڕاوینان و لەیدان ئیتر ئینگلیز وتی کاکە یان وەرنە پێشەوە بە سۆرانی بنووسن یعنی ئەو کاتەوە ئیتر ئەم زمانە دەستی پێ کرد و وردە هەنگاوی ناو بە تایبەتی لە سەردەمی حکوومەتی هەرێمدا گەشەی سند و بوو بە زمانێکی فەرمی بەڵام ئێمە ڕەخنەمان لەوە هەیە کە زمانی ئێمەشی وەلاخز کەچی لەولاوە دەبینین زمانی کرمانجی وەکو خۆی مایە و گەشەی پێدەکات و دەچێتە پێشەوە بەڵام زمانی گۆران یان زمانی هەورامی وەلانرا دیارە ئەمەش ئەکەوێتەوە سەر خۆمان ئێمە ئەبێ قبولی نەکەن ئەبێ داوا بکەین ئەبێ خۆمان قسەی پێ بکەین بەڕاستی ئێمەی هەورامی و برا زەنگنە و باجەران و شەبەکەکانیش ئەوانیش
لە چاو ئەم هینەدا بێ هەڵوێستن شەرمەکەین کە یەکێ لێمان تێناگا یەکسەر بۆی ئەگۆڕین و تەرجمە یەکەین یعنی بەڕاستی ئەبێ ئێتر واز دەمە بێنین ئێمە بە زمانی خۆمان قسە بکەین تا زمانەکەمان نەفوتێت چونکە زمان دیارەکی خی گەورەیە کە پێمان بەخشراوە یعنی گوناحمان دەکات لە دەستی بدەین بیفەوتێنین ئەبێ بیپارێزین. زۆر باشە کاک دکتۆر هاوشانی وەزیری ڕۆشنبیری تا چەند گرنگە ڕۆشنبیران هەورامیەکان کەسانی نووسەر با بڵێن ئەگەر نووسەرەکانیش ئەگەر هەورامیش نەبن تا چەند گرنگە فشار و کاریگەریان هەبێت لەسەر ئەوەی کە ئەم بڕیارە جێبەجێ بکرێت واتە لە ڕێگەی نووسراوە بە یاخود لە ڕێگەی سۆشیال میدیاوە بێت کاریگەری ئەوان هەبێت کە هیچ وەزیری پەروەردە ئەم بڕیارە جێبەجێ بکات بۆ ناوچەی هەڵەبجە و هەورامان. دیارە ئێمە وەکو هەورامی باوەڕ ناکەم هیچ هەورامیەک دژی ئەو داوایە بێ هەر هەمومان پشتیوانی دەکەین هەرچەنە من بۆ چوونم جیاوازە لەگەڵ بۆ چوونی ئەوانە بەڵام لە هەمان کاتدا پشتیوانی دەکەم مەسلەیەکی هەورامی هەیە ئەڵێ یاگی قاچام کەرەوە وێم ڕاو سەرێم کەروە ئەمە ئەگەر ڕۆشنایەگە کونێکی بچووکیش هەبێت تەنها وانەیەکیش بخوێنرێ هەر ڕۆشناییەکە وە لەسەر ئەو ڕۆشنایە بچووکە ئەبێ ئێمە فرسەت وە بەرهێنان بکەین کار بکەین لەسەری تا وردە زیادی بکەین دیارە خەباتکردن بۆ فەرمیکردنی زمانی هەورامی لە بواری پەروەردەدا خەباتێکی زۆر سەختە و دەبێ لەسەری بڕۆین ئاراممان بێت و ڕێگایەکی درێژمان لە بەردەمدایە ئەوەی پشتیوانی خەڵکانی ترە من تا ئێستا نەمدیوە کەسێکی ئەکادیمی یان کەسێکی زوانشناسی کورد پشتیوانی لەم بۆچوونە بکات یان لەم داوای وەزیری ڕۆشنبیری بکات ئەوەی هەیە هەروەکو سیاسیەکان چەند ساڵ لەمەوە پێشکەوتراوە هەورامی زارە گۆران زارێکە لە زمانی کوردی هەر لەسەر ئەو ڕێژکەیە ئەسن تا ئێستا کەسێکم نەبینی و نازان بە دەگمەن ئەگەر پەنجەی دەست هەبێت لەسەر هەورامی یا لەسەر زمانی گۆران لێکۆڵینەوەی کرد بێ هەر وتویانە زار بەڵام لە کاتێکیشتا سوور جوان ئەزانن ئەو مقەوماتانەی ئەو پێگانەی ئەو پایانەی کە زمانیان لەسەر دروستە بێ لە زمانی ئێمەدا هەیە بە زیاتریشەوە کە پێشتر ئاماژەم پێدا هیوادارم کەسانی دیموکراتی خواست کەسانی زوانشناس پشتیوانی ئەم داوایە بکەن پێم وایە پێش چەند ساڵێک کە کاک فەرید ئەسەسەر ئەوەی ڕوون کردووە کە هەورامی زمانێکی جیایە لە زمانی کوردی حەقی خۆیانە مافیان پێ بدرێ پێی بخوێنێت بەڵام تا ئێستا نەمدیوە کە زوان شناسێک یان زمانەوانێک پشتیوانی لەم ڕاوبۆچوونە بکە بەڵکو هەروەکو سیاسیەکان بە بارێکی سیاسیە هەڵسەگاندی بۆ دەکەن و بە خەتەری ئەزانن بۆ دوو لە دوونی چەند لە دوونی زمانی کوردی لە کاتێکدا ئێستا خۆی لە ئەرزی واقعدا کورد خۆی زمانەکەی خۆی کردووە بە دوولەتەوە زمانی کرمانجیش و کە زمانی سۆرانیش کە هەردووکیان دوو جۆرە ئاخاوتنن پێیان ئەڵێن زمانی کوردی بە هەردووکیانەوە. فرەسپاس پێی دکتۆر ناجێح گوڵپی شارەزا و ڕازوان و هۆرامی کە هەڵەبجۆ چنی مابی دکتۆر گیان بەخوا فرە قورساچنی هۆرامیوی بە سۆرانی قسەکەی من وێم پنە نەگیری ئاخیر و بەرنامەکە مەجبوریە کەروشە هۆرامی هیوادار ناوینەرەکەش ماعادزێنە باوچنە مابیاوانە وردەی کاری و کەرمێ بتامێ زمان و هۆرامی گرکەس بیاوەشەنە فرەسپاس پێ ڕوونکردنەوە و بەشداری بێیت وەشحاڵی بێمێکە چی بەرنامەنە چنی مابیێ ڕاستپاسە کەرمێ دەستاوەژ بوونەوە یۆ جەڕەقنەکە ئانەن هەکە جە تۆ ژگیرا ماچاب بە هەورامی قسەی مەکەرەوە کە وێش پەیام نێرا یام هەرمانبەر و تەلەڤیزیۆنین و فرەسپاس پێی تەلەڤیزیۆنی و پەیامی پێی هەلیە واوناش پەیما و تاوەما بڕێ قسەی کەرمێ پێی خەڵکو هەورامان دەستاوەژ بوو. فرەسپاسە کەرمێ مەمنون کە چی بەرنامەنە چنی مابێ. بەڵێ بینەرانی عەزیز بە یارمەتی هاوکارانە بەم شێوازاتی نەکۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ دەخوازن کە سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستێری خواتان لەگەڵ